بەشێک لە خاوەنیەکەکانی پرۆژەی وەرنستی لە شاری هەولێر لە بەردەم دەستەی وەبەرهێنان گرتبوونەوەیەکی ناڕەزایی ئەنجامدا لە بەرامبەر تاوانەبوونی پرۆژەکەیان و ئەو گۆڕانکاریانەی لە پرۆژەکەدا کراوە دوای ئەوەی پرۆژەی وەرنستی ڕادەستی وەبەرهێنێکی دیکە کراوە. خاوەن یەکەکانی نیشتە جێبوونی وەرنستی ئاماژە بۆ ئەوە دەکەن لە دوای 10 ساڵ چاوەڕوانی ئەو کۆمپانیای پرۆژەکەی وەرگرتووە لە بەرامبەر نوێکردنەوەی گرێبەسەکانمان داوای پارێ زیاترمان لێ دەکات. ئێمە کۆمەڵە خەڵکێک لێرە خڕبووینەوە خاوەن موڵچی وەرنسیتینە کە پاشەوەی 10 ساڵ ئەو خەڵکە ئیشتراکی کرد لەو پرۆژەیە، بەڵام بەداخەوە وەبەرهێنەری پێشوونەی توانی پرۆژەکە تەواو بکاتن. گرتبوونەوەیکی زۆرمان کرد، زەخمان زۆر لە لایەنی پەیوەنددارەکان کرد بۆی بتوانن ئەو مەشروع جێبەجێ بکەن. لە مانجی دوی ئەو ساڵدا ئەو پرۆژەیە دراوەتە بە کۆمپانیایەکی تر کە بێتە مەشاکلەکان حەل بکاتن، بەڵام بەداخەوە لە ئاستی تێڕوانی مەدانە بوو. ئەو کۆمپانیای پاشەوە ئیمتیازاتێکی زۆری دراوەتێ، نزیکەی 200 خان و دروست دەکاتن لەناو ئەو مەشروعەدا کە لە هەندێک زەوی بەتاڵدا ماوەتەوە، وەکو ئیمتیاز دراوەتێ لەگەڵ کۆمەڵێک باڵەخانەی زۆر کە لە شوێنە تیجاریەکان دراوەتێ. ماوەی چەند ساڵێکە بەشێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە شاری هەولێر بەهۆی تاوانەبوون و ڕادەزنەکردنەوەی بە خاوەنەکانیان لە وادەی خۆی ناڕەزایی لێ دەکەوێتەوە. بەڕێوەبەری بەشی یاسایی لە دەستەی وەبەرهێنان لەو بارەوە ڕایگەیاند بە گوێرەی بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کۆمەڵێک پابەندی لەسەر کۆمپانیاکە دانراوە و پشتگیری تاوای مافیکڕ یاران دەکەین. ئەو وەبەرهێنەرە بە جێرەی بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان 566 کۆمەڵێک ئیلتیزاماتی لەسەردانراوە. یەکێک لە ئیلتیزاماتەکان ئەوەیە گەڕاندنەوەی 8500 ملیۆن دۆلاری ئەمریکی بۆ ئەوانەی کەوا خاوەن قەرزەکانن. ئەوە ئیلتیزاماتێکە لەسەر وەبەرهێنەر دەبێت جێبەجێ بکات. جگە لەوەش 500 شوقە لە ئەو خاوەن یەکانەی کەوا شوقەکانیان دروست نەکراوە یان دووبارە فرۆشاوەتەوە، ئەوەش خراوەتە سەریان. بەڵام ئەوەی کە پێتان وابیتن ینی لە شەو ڕۆژێک دەتواندرێت ئەوە جێبەجێ بکرێتن، ئەوە ناتواندرێتن. ئێمە لەگەڵ وەبەرهێنەرەکە خەریکی جێبەجێکردنی ئەو خاڵانین لۆی دیاری بکرێتن قەرزەکانیان چۆنە و لەگەڵ ئەوەشدا ئەوانەی کەوا دووبارە فرۆشاوەتەوە یان دووبارە وەکو دەڵێ دروست نەکراوە ئەوەشیان لە بۆ دروست بکرێتن. لە کاتی گرتبوونەوەکەدا خاوەن یەکەکانی نیشتەجێبوونی وەرنستی بەشێک لە شەقامی 6 مەتری هەولێریان داخست. ئەمەش وەک ناڕەزایەتێک لە بەرامبەر دواکەوتن و تاوانەبوونی پرۆژەکەیان بە پێیوتەی بەڕێوەبەری یاسایی دەستەی وەبەرهێنان لە ماوەی ڕابردوو 120 پرۆژەی وەبەرهێنان مۆڵەتەکانیان لێوەرگیراوەتەوە و تەنها لە هەفتەی ڕابردوو دەستەی وەبەرهێنان مۆڵەتی 26 پرۆژەی دیکەی هەڵوەشاندۆتەوە. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.